شێ ئێرانجا هاسرە بکەین والله قيرانة هتابري قيرانة لبرويتو لعفتي زار لو دوازر روج دو غاس دي فردكي دبي يقدم سري بقري بروجي رمضان يعني وخلكيلو ازيد دان براسي يعني وجيان نيا يعني هيوادار سابي ممنون دبين برزي داس خول آخر لو دابج ناکرێت و ڕاو دەسوور مەکە بزانام لو دابج نەچێوە دەرێ ئێستا یەک لەبارە خۆم گەڕەج خۆم هەیە زۆری 180 لۆ خۆمان دەینین بە سێ لۆ خۆی دێ نازانم سەیرم پێی دێ هۆکارەکە بەس هاوڵاتی زۆر دێتە ئێرە نایداتەوە چیلەکان نازانم جا بۆچی نایانداتەوە هاوڵات لۆ خۆی دەزانی لێی گەڕێت دێ بەکەلک نایە خەڵکەکە ڕۆژانەکە نازانین چ کاتێک دێت ساتێک دێ کەنجی مەعمەلەکە هەیە کەنجی نییە و سیارە پێ ڕناگاتن ئەوە لە دەسەڵاتی وانە نییە دەسەڵاتی حکوومەتی هەرێمەگە هەموو ڕۆژێوانە غازیان لە بێوانش غازێ دابەش دەکەن مقەسەریش نەبووینە خۆ من هاوڵاتیەکەم بەڵام لە دەسەڵاتی وانەدانێ لە قووەت دەرچووە کەمی غازی کە بیان دەنێ دەناخوا ناو مەعمەلە نەمەعمەلی تەقسیریان نەکرد وڵای وەبزانم لە کورانەکان ئێستا ناگەڕێتن هەردی بێ مەعمەلەکەی دەنا زۆر زەحمەت لە کۆرانی ئێستا وەڵاو حکومەت دەزانیان داتێ یان تەوزیع ناکە بەسەر بایعەکان شتە وایە وەرەبەرەوە بە چۆن دروست ناکە دەماوە دوکاندا قسەی شکاوان بەجێشە بە دوو غازە کەوتینە ئێوە نییە ئەگەر لە کۆرانان هەبی لە خۆبان دەبە دەکەیمە فڕی دەکەی و ئیشی خۆ جێبەجێ دەکەیت لا حکوومەتەکە هۆکار حکوومەتەکەیە نازانی هۆکار چییە وایە من نایەتن نایە ناغاز نایەت وەرێوە لە دروستیەکە چۆن دروستی ناکە بە سیارەی وەرە ژوورێ و پڕیکە و بیبەوە ئەی چۆن ناوەڵەکەم نییە غازکەی کەمە لە هەرێمی کوردستان هۆکارەکەی ئەوەیە دەیفرۆشن نازانی هۆکارەکەی چییە